سلاف سەرۆک باراک ئۆباما نەخشەی نو هەناژ بۆ پەیداکردنا دەلیڤەیەن کاری و حکومەتاوی دەبێژتن نەخشەیەن سەرۆکی دێ کاریگەر بن و دێ ئالیکاریا قەیمکردنا ئابووریە ئەمریکا بکن. هەر لەڤی دەمی ڕێژەیە بێکاریە دناو جڤاکین کێمانیاندا لە ئەمریکا هەر بلەندە. نێزیکی 3 ملیۆن ئەمریکیان ڕەش بێکارن و زەحمەتیە دەبینن دە پەیداکردنا کاراندا پڕانیاوانژی چەندین ساڵە هەر کار نەکریە. ڕێزێن درێژیên بێکاران لە پێش دەستگەهێن وەرگرتنا کارمەندان دیار دەکەن کا چەند ئەمریکی لە کارا دەگەڕن بە تایبەت ڕەشین ئەمریکا. دەیڤد بیکەر لە بانکên لۆس ئەنجلس لە کاری دەگەڕێتن. تو شەی بێژی من لە 300 جیها داخوازا کاری کریە ji پاروەرە. وەزارەتا کاریە ئەمریکی دەبێژتن ڕێژەیە بێکاریە لە وڵاتی 91 ji dehê ji sedê بەلێ ڕێژەیە بێکاریە دناف ئەمریکیên ئەفریقاییدا 16 و 7 ji dehê ji sedەیە. ئەڤە بلندترین ڕێژەیە ji ساڵە 1984 وەرە. هایدی شێرهۆرس تایبەتمەندە ئابووریە لە بنیادێ ڕێبازên ئابووری لە واشنگتن. ئەفجا ڕێژەیە ئەم نەها دناف ئەمریکیên ڕەشدا دەبینن چاڤەڕێکریە ئەگەر ئەمبەرێ خۆ بدەینە بازاڕێ لاوازێ کاری یا ئەم دەبینن بێکاریە سرانسەریە لێ کێمانی پتر بەرزیانی کەتنە. هەنێک ئەمریکایên ئەفریقایی یەن لە کاران دەگەڕن دەبێژن حتا دکارتێ ساغڵێمیەدا و کارکەران وەردەگرن ململانەیەکە تند هەیە. دەما ئەز لێ خوێندنگەهێ بوو من هزر دەکردێ بسانایی بدن. مدگۆتەخوا هەر دەما من خوێندن بدمایینا دێ کار بدەست من بکەوتن چونکو پێتیڤی ببرین پێچیا هەیە. ئابووریێمە بلەستر وەرارێ دەکەتن دەبێت ئەم بلەستر و پتر کارا پەیدا بکەین. سەرۆک باراک ئۆباما دەبێژتن ڕێژەیە بلندا بێکاریە وەرارە ئابووری ئالۆز دەکەتن. ئەو ژ کۆنگرسێ دەخوازتن نەخشەی حکومەتاوی پەسەند بکەن و دەبێژت دێ ئابووری قەیم بکەتن. هەر لەڤی دەمی سەنگی لەسەر سەرۆک ئۆباما هەیە ژە پشتەوانên wî di civakên reşan de. Mark Morial serokê Komkara Niştimaniya Bajarê ye. Eger serokî pêşniyaza nexşeyên qeyîm û bicerê kir, parêzyarên komarî wê hawarê bikin û razî nabin. Belê zerermendên li bajar û gundên Emerîkî wê hawarê bikin me kar divêtin. Êk ji bernamên hikûmeta Serok Obama karî li ser diketin, alîkariya bêkarên demên dirêj e. Jacqueline Wells şeşmehin ji karê xwe hatiye derêxistin. Niha ew di bernameyeka hikûmetê de ye ji bo dû mehên rahênana bêkaran li çend kampanyên destnîşan kirî. Ev fêda ji dû aliyan e. Min got eger biçim cihekî bi xwerayî kar bikim heta demekî renge ez bi kêr wan bêm û renge ez ji karê wan jî razî bim. Ev nexşeya bi encam e li wîlayetên weka Georgia ku nêzîkî çarêka karkerên duwê bernama hikûmetê de duan kampanya de kar bi dest wan keftiye. 60 ji sedê ji wan e kar li cihêndî ji xwe re peyda kiriye. Abûrîzan dibêjin rêjeya bilinda bêkariyê bi taybet di navreşên Emerîkî de dê bilind bimînitin heta çendîn salên dî jî û rêberên wan civaka bihîvîne nexşeyekî hikûmetê hebitin bilestir alîkariya milyonan biketin ku li karan digerên.